لە خەلقەکانی خۆیە هیچ شتێکی پیرۆستر دروست نەکردووە لەسەر ئەرزانە ئینسان زیاتر نەبێت. بۆیە هەموو ئەوەی کە دروست کراوە لەبەر خاتی ئینسان دروست کراوە. معقول نییە تۆ مریشێکە نەخۆشە ڕۆژی هەلکەیەکە بووە کە بەیانی بێ مانگایەکی بۆ بێ بە عەرزە بڵێن کاکەوە چییە بڵێ وەڵامی شەکەم هەڵامەتی گرتووە مانگایەکم بۆ سەر بڕیوە بەڵکو ئیشەڵا قەزای لە مانگاکەکەوێ. تۆ لە خاکەکە پیرۆستری کە لە ژێرتایە، تۆ بەڕێزتری لای خوا، نەک خاکەکە هەموو زەوی، نەک زەوی بە کەعبەشێوە بەقەدەر خوێنی مسڵمانێک نییە. ئەی تۆ بە چ ڕوویەکەوە چی تۆ بەردەستی خوا وەڵا خوایە لە پێناوی خاکێکا جارم بەخشی؟ بە چ ڕوویەکەوە؟ لە کاتێکا تۆ لە خاکەکەت بەڕێزتری، تۆ لە خاکەکە پیرۆستری. بەڵێ خاکێ شەڕی لەسەرکرێ و جەنگی لە پێناواکرێ، دیفاعی لێکرێ کە بەرنامەی خوای تیا بێ، ڕێبازی خوای تیا بێ، پەیامی خوای تیا بێ. دیفاع لە بەرنامەکە ئەکەی کە لەسەر ئەو خاکە تەطبیقەکرێ لەبەر خوا کە خوای گەورە فەرمی لە پێناوی چیا ژیانت دانا بڵێ پێناوی تۆیە خوای گەورە. ئەژنا بینەوە بە بوزیەکان، ئەبینەوە بە گاپەرستەکان، ئەبینەوە بە مانگاپەرستەکان. کابرایەکی گاپەرست نێرەی مانگا ئەهێنێ بە کەیفی خۆی ئێڕێتێنێ و قامچی لیاوی خاتە ژەر عەرەبانەوە. بەڵام مانگەکە کە شیرێ داتێت تەقدیسێکات و ماچێکات و تەبەڕوکی پێکا بەرەزەترین شتە خاتە بەردەسی. بۆ ئەڵێ ئەمە شیر مێهاتێ، بەڵام ئەم ناکەس بەچێ من نێرەکەیەتی هیچم نایەتێ. سبحان الله سێ مەقڵێتەکە. هەر کاتێ قودسیەت بۆ ئەمانە دروست بوو، ئینسان لە پێناوی عەلەمێکە، لە پێناوی وەرەقەیەکە، لە پێناوی پەڕۆیەکە خۆی دا بەکوشت. بۆ چونکە نازانێ بۆ کوژرێ، نازانێ بۆ شەڕەکە، نازانێ ئەم عەلەمە لە پێناوی چییە هەڵکراوە، نازانێ لەژێر ئەم عەلەمەیە چییە کۆ بۆتەوە. کابرای لە شەڕی بدرایە بۆ لای پێغەمبەری خوا سەڵەمەی پێغەمبەری خوا منە مێ شەڕکەم. پێغەمبەری خوا فەرمێ موسڵمانیە، فەرمێ نەخێر موسڵمان نیم، فەرمێ بگەڕێرەوە. دوای تۆڵەی پێغەمبەری خوا مێ شەڕکەم، فەرمێ موسڵمانی، فەرمێ شەهادە ئەن لا ئیلاهە ئیلا الله، فەرمێ فەرمووی ئێستا شەڕمان لەسەر لەگەڵ. پێغەمبەری خوا ئامادە نییە یەشێر بەیداخەکەی ئیسلام و خۆیە بە قیادەی خۆی لە شەڕی بەدرە لەو مستەضعەفی و کەمیەیە ولقد نصركم الله ببدر وأنتم أذلة 304 کەس بەرامبەر 1000 ئەو نەکەس ئامادە نییە کابرایەکی مشریک وەرگرێ. یەک کەس کە گۆڕانکاری لە ناو کۆمەڵگەیەک و سوپایەکی ئیسلامیا پێ ناکرێ، ئەی تۆ چۆنیشت ناو سوپایەکی کوفرەوە کە عەلەمەکەی لەو پەڕی شیعی بێدینەوە تایەتی تا ئەو پەڕی نەسرانی و ماسۆنیەت. نازانی ئەم عەلەمە چییە، نازانی ئەم بەیداخە چییە، نازانی ئەم کۆمەڵە چییە، نازانی ئەم سەنگەرە چییە. پەناگرن بەخوا ئەگەر خوای گەورە پەنامان بە لە سەنگەرێکی ئاوایە نەمری، لە شوێنێکی ئاوایە جارمان نەسپێرێ. زۆر بەلامۆسیێرە خەڵکێ زۆر بە سادەیی ناوی شەهید بۆ کۆمەڵە شوێن بەکارهێنێ کە لایق نییە بۆی. ئەگەر ئێمە لە تەرەفی بەرامبەرە هەر کاتێ دووژیش بەرامبەر یەکتری ئەوەستن، ئەگەر لە تەرەفی بەرامبەریش گومانمان هەبێ کە ئایا بۆ خوانیان بۆ خوانی کە ئەمێنێتەوە بازاڕی خوا کە بۆکو شخصی خۆمان قەنەعەتمان پێی نییە، بەڵام سەنەرێکی تر کە بەرامبەری وەستاوەتەوە هیچ گومانمان لێی نییە کە قیاداتی ئەسڵەن ڕۆژێ لە ڕۆژان لە نوێژانە بینراون، لە عیبادەتانە بینراون، لە عەمرەیانە بینراون. ڕۆژێ لە ڕۆژان ناوی خوا وەکو عرفێک نەبێ بەدەمیانە نەهاتووە. لەبەرەوە چوونە ژێر بەیداخێکی وەتەنیەوە کوفرە. ئەوە وەتەنیە وەتەنی نییە، ئەوە نەتەوە نییە خۆشەویستەکەم کە تۆ لە پێ نایە بکوژرەی.